ئەم گۆڕەپانە گۆڕەپانی تەحریری بەغدایە. ساڵی 2019 لە بەردەوامی خۆپیشاندانەکان 4,000 کەس کوژران و بریندار بوون. شاهیدی زۆر لە ڕووداوەکانی گۆڕەپانی تەحریر بوون. نەبوونی خزمەتگوزاری و هەلی کار و هەژاری لە هۆکارە سەرەکیەکانی دەرچوونی خەڵک بوون بۆ خۆپیشاندان. یەکێک لە داواکاریە بەردەوامەکانی خۆپیشاندەران ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە بوو. داواکەی خۆپیشاندەران جێبەجێ کرا، بەڵام ئومێد لای خەڵکی نەماوە. بەشێکی زۆر لە خەڵکی پرۆسەی سیاسی با بڵێن ناومێدن لە پرۆسەی سیاسی و بایکۆتی هەڵبژاردنەکەن. بۆچی؟ بكل تأكيد يعني نقول أن هؤلاء اللي يقاطعون الانتخابات با دڵنیاییەوە ئەوانەی بایکۆتی هەڵبژاردن دەکەن کارێکی باش ناکەن. ڕاستە ئێمە ئەزموونێکی شکست خواردومان هەیە، بەڵام جگە لەم ڕێگەیە هیچ ڕێگەیەکی دیکە لە بەردەممان نییە. پێویستە کەسانێک هەڵبژێرین کە خزمەتی گەلی عێراق بکەن، پێویستە دەستەوەستان نەبین. عندما ذهب وصوت على هذه القائمة، لكن احنا نقول علينا أن لابد أن نتمسك. وسوف أطلب من عائلتي وعشيرتي وأبناء منطقتي في عدم المشاركة في الانتخابات. داوا لە خێزان و کەسوکارم دەکەم بایکۆتی هەڵبژاردن بکەن و بەشدار نەبن، چونکە ئەو کەسانەی کە بە دەنگی ئێمە بوونە بەرپرس کاریگەریکی زۆر خراپیان لەسەر پرۆژەی نیشتیمانی جێهێشتووە. بەداخەوە وڵاتە پڕ بوونە لە سیاسی بێ پرۆژە، وایان کردووە کە ئێستا عێراق ببێتە سێم وڵات لە گەندەڵی. بەغدا بۆتە خراپترین پایتەخت بۆ ژیان. شێ لێ بەرپرسە؟ بێگومان بەرپرسان. بۆیە هەڵبژاردن جگە لە ماڵوێرانی هیچی دیکەی بۆ نەهێنان. پێچەوانەی هەرێمی کوردستان کە لە ڕێگە هەڵبژاردنەوە خەڵکارێکی کردووە کە خزمەت بە شارەکانیان بکرێت. في الواقع الوطني والواقع الإقليمي عكس انتخابات إقليم كردستان. لماذا؟ لأن انتخابات إقليم كردستان تمتلك مواصفات وطنية، تمتلك مواصفات تبني مشروع وطني في إقليم كردستان، وأكبر دليل في ذلك هەڵبژاردنەکانی هەرێم بەراورد ناکرێن بە عێراق. باشترین بەڵگەشت بۆ قسەکانم هاوڵاتیانی ئێمە کاتێک پشوو وەرەگرن ئەچنە شارەکانی هەرێمی کوردستان، هەولێر و دهۆک و سلێمانی. ئەمە بەڵگەی ئەوەیە کە ئەوان لە ئێمە پێشکەوتوترن. كلهم السياحة والاصطياف في هذا الإقليم دلالة واضحة على التقدم العمراني، التقدم الخدمات، البناء العمار، عكس انتخابات بغداد والوسط والجنوب والمناطق الغربية. إيه قصدي أنه ماكو طريقة ثانية غير الانتخابات، فشغلة الانقلابات والشغلات المسلحة انتهت. ئێستا هیچ ئومێدێکمان لە بەردەم نەماوە جگە لە هەڵبژاردنەکان. ئەمجارە پێویستە خەڵک وشار بێت بزانێکی هەڵدەبژێرێت و کێ بە نوێنەری خۆی دەکات، چونکە دەمانەوێت ئەم دەموچاوانە بگۆڕین کە تەنها وڵاتەکەمانە نوێران کردووە. ئێمە دەمانەوێت لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە گۆڕانکاری بکەین. الانتخاب أما قضية التغيير بغير طريقة فما أتصور أنه ناجح هذا. كل دورة انتخابية نلاحظ أنه وضع العراق للأسف الشديد من سيء إلى أسوأ. بغداد أسوأ مدينة للعيش. طيب الدورات السابقة، النواب السابقين، الحكومات السابقة ماذا قدمت للمواطن العراقي حتى يعيد الكرة مرة أخرى ويذهب لينتخب زيد وعمر؟ لا هەموو خوڵێکی هەڵبژاردن دۆخی عێراق لە خراپەوە بۆ خراپتر دەڕوات. بەغدا خراپترین پایتەختە بۆ ژیان. باشە حکوومەت چی کردووە تا خەڵک بەشداری بکات و دڵی خۆش بێ؟ ئێمە چەندین جار داوای هەڵۆشاندنەوەی موچەی پلە باڵاکانمان کرد لە عێراق، بەڵام هیچیان نەکرد. بە ملیاران دینار خەرج دەکرێن لەسەر بانگەشەی هەڵبژاردن کەچی ئەمەش حاڵی ئێمەیە. ئەمە کەی ژیانە؟ بەداخەوە پەرلەمان هیچ ڕۆڵێکی چاودێری نییە. من ڕاستی دەڵێم دیکتاتۆرێتێکی دادپەروەر زۆر باشترە لە دیموکراتیەکی شکست خواردووە. لا تستطيع تقديم أي خدمة للمواطن لأنه محاسب من قبل مجلس النواب. عليه أنا كمواطن عراقي أقولها بصراحة، أتمنى أنه يكون عندنا نظام رئاسي، وأيضا لو كان نظام دكتاتوري عادل أفضل من ديمقراطية فاشلة نعيشها من عام 2003 لحد الآن.
یەکێک لە داواکاریە بەردەوامەکانی خۆپیشاندەران ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە بوو. داواکەی خۆپیشاندەران جێبەجێ کرا، بەڵام ئومێد لای خەڵکی نەماوە. هەڵبژاردننی پێشوەختە داواکاری خۆپیشاندەرانی گۆڕەپانی تەحریر بوو کە لێرەوە داوایانە کرد هەڵبژاردن لە پێش وادەی دیاریکراوی خۆی کە ساڵی 2022 ئەنجام بدرێت. حکومەت بەم داواکاری ڕازی بووە، بەڵام ئێستا بەشێکی زۆر لەوانەیە کە پێشڕەوی خۆپیشاندانەکانی تەحریریان دەکرد لە هەڵبژاردنەکە کشانەوە و گروپێکیانش دروست کردە بە ناوی گروپی المقاتعون، واتە بایکۆتکردن، داواکەن لە خەڵک کە بایکۆتی هەڵبژاردنەکە بکات و شەرعیەتی پێنەدەن. پەرلەمانی عێراق کۆتا دانیشتنی خۆیان ئەنجامدا. بەشێکی زۆر لە پەرلەمانتاران جارێکی دیکە خۆیان کاندید کردوتەوە. بۆیە هیچ کاتێک وەکو ئێستا قسەکردن لە سەر گەندەڵی و خراپی ئەدای حکوومەت گەرم نەبووە. بەڕێز حەسەن سالم، ئایا هەڵبژاردن لە کاتی دیاریکراوی خۆیدا ئەنجامە درێت بە تایبەت دوای بەشداری پێکردنی مقتەدا سەدر لە پرۆسی هەڵبژاردنەکاندا؟ بسم الله الرحمن الرحيم. يعني الانتخابات المبكرة هي خيار الشعب العراقي الذي خرج بتظاهرات للمطالبة بتغيير الوضع السياسي في العراق، وبالنتيجة دعت إليها المرجعية الرشيدة. وإن شاء الله خوای گەورە هەڵبژاردننی پێشوەختە داواکاری گەلی عێراق بووە کە لە پێناویدا دەرچوون و خۆپیشاندانیان کرد. لە ئەنجامدا مەرجعیەتی ئێمە داوای کرد کە هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدرێت، هەرچەندە ترسی دواخستنی هەڵبژاردنەکان هەبوون، بەڵام ئێستا ئەو ترسە نەماوە لە کاتی خۆی هەڵبژاردن ئەنجام دەدرێت لە کاتی خۆی کە دەیدەیە. وإن شاء الله تجري في موعدها المحدد 10/10. بەڕێز کاک حەسەن، ئێمە پێشتر لەگە خەڵکا قسەمان کردو ئەوان وایان بینیوە کە هەڵبژاردن پرۆسەیەکە هەرو کەسانەی کە پێشتر لە پرۆسی سیاسی بوونە دێنە پێشەوە هیچ ناگۆڕێت لە دۆخەکە. ئەمە وایە؟ يعني العراق اليوم العراق الديمقراطي والعملية الديمقراطية وهي التي تتيح للجميع المشاركة في الانتخابات. عێراق ئێستا بە قۆناغێکی دیموکراسی گوزەر دەکات. هەموو کەس ئازادن کە خۆیان کاندید بکەن یان بەشداری بکەن لە هەڵبژاردنەکان. سندوقەکانی دەنگدان ئەوەیەک لای دەکەنەوە کە کێ دەردەچێت و کێ دەرناچێت. گرنگ ئەوەیە هەموو خەڵک بەشداری بکات، چونکە ئەم هەڵبژاردنە لەسەر خواستی خەڵک بووە. ئەمەوێ ڕازگۆ بم لەگەڵت، ئەم هەڵبژاردنە هیچ لە دۆخەکە ناگۆڕێت، چونکە هەمان هێزەکانی پێشووتر دێنە پێشەوە و هەرچەندە ئێمە ئومێد ئەەکەین گۆڕانکاری ڕووبدات بەرەو باشتر. والله إن شاء الله نتأمل التغيير، يعني بعد خصوصا أنه العراق عاش أوضاع تظاهرات وسخط شعبي تجاه الكتل والأحزاب السياسية، نتأمل التغيير إن شاء الله نحو الأفضل بالعراق. تاکو ئێستا 3500 کەس خۆیان کاندید کردووە بۆ بەدەستهێنانی 329 کورسی پەرلەمانی عێراق کە بێگومانم ڕێژەیەکی زۆرە. ئەوانەی کە خۆیان کاندید کردووە لە عێراق لە هەموو چین و توێژەکانی تێدایە. تاکو ئێستا بە پێامارەکانی کۆمیسیۆن 25 ملیۆن هاوڵاتی لە سەرجەم پارێزگاکانی عێراق مافی دەنگدانیان هەیە. بەڵام هیچ کاتێک نەبووە کە ڕێژەی دەنگدان لە هەڵبژاردنەکانی پێشووتردا 150 تێپەڕاند بێت. ئەوانەی کە بە وردی چاودێری دۆخی سیاسی دەکەن چەندین لێکۆڵینەوەیان لەو بارەیەوە کردووە. پێیان وایە هەڵبژاردننی ئەم جارە
واقعی سیاسی ناگۆڕێت. دکتۆر سەعاد مامۆستای زانکۆیە و ناوەندێکی لێکۆڵینەوەی هەیە. زۆر جار لە پرسە گرنگەکاندا ڕاوێژ بە حکوومەتی عێراق دەدات. لەسەر پرسی هەڵبژاردن پێی وایە کە هەڵبژاردننی پێشوەختە بارودۆخی سیاسیە گۆڕێت. ما يدعوه بعض الذين قاطعوا الانتخابات هم أصلا يعني في كل انتخابات نلاحظ أن نسبة 60% لم يشاركوا بالانتخابات وهذا لە هەموو هەڵبژاردنێک لە سەدا 60 خەڵک بەشداری لە هەڵبژاردن ناکەن. ئەمە بایکۆتێکی بێدەنگە. جەماوەر وەکو پەیامێکی ناڕەزایی ئاراستەی پرۆسەی سیاسی عێراقیەکەن چونکە خەڵک بێئومێد بوون لە پرۆسەکە. هەمان سیاسەکانی پێشووترن ئێستا هاتوونەتە پێشەوە. یاسای هەڵبژاردن بەو شێوەیە دانراوە کە هەر چۆنێک بێت تێئەپەڕێت. بەڕێز دکتۆر سەعاد، مەسەلەی ئەو کەسانی کە بایکۆتی هەڵبژاردنەکە کە گروپێکیان دروست کردنە ناو مقاتعون و کەسانی کە بایکۆتی هەڵبژاردنەکەن، ئەم خەڵکانە ڕێژەیەکی زۆرن لە عێراق، بۆچی خەڵگەشتووە بۆ بڕیاری کە بایکۆتی هەڵبژاردن بکات لە عێراق؟ السبب لا يحتاج إلى تفكير عميق هو فشل الأحزاب السياسية وفسادها. ئەگەر خەڵک بەشداری نەکەن ئەوە حزبە سیاسیەکان جەماوەری خۆیان هەیە دەیهێننە سەر سندوقەکان و ئەنجامەکە بەدڵی خۆیان تەواو ئەکەن چونکە جەماوەری حزبەکان بەدڵی ئەوان کەسەکان هەڵدەبژێرن. واتە حزبە سیاسیەکان هەر هەمان حزبەکانی ئێستان دێنە پێشە و هیچ لە دۆخەکە ناگۆڕێت. ئەنجومەنی نوێنەرانی عێراق شوێنی پێکێنانی حکوومەتە، بەڵام پێدەچێت ئەم جارە پێکێنانی حکوومەت کارێکی قورس بێت، چونکە جگە لە کوتلە گەورەکان چەندین هێزی سیاسی جیاواز بڕیارە لەم خولە بێنە پەرلەمانی عێراق. هەتا ئەوەی کە موقتەدا سەدر پاشەکشی کردبوو لە هەڵبژاردن و بڕیاری نەدابوو کە بەشداری لە هەڵبژاردن کە ڕێیەکی زۆر گشتگیر هەبوو داوت هەڵبژاردن دواخرێت. ئێستاش هەر ئەم ڕێیە هەیە هەڵبژاردن دواخرێتیان لە کات و ساتی خۆیدا کە دەیدا دیاری کراوە ئەنجامەدرێت. بەێ طبعا بە دوای بەشداربوونی لانی سەدر و پاشەکشەی لە بڕیاری خۆی کردووە کە بەشدار دەبیتن لە پرۆسەی هەڵبژاردننی عێراق، بەڕای من انتخاباتەکە دەکرێت لە کاتی خۆی، هەرچەندە هێشتا هەندێک ینی کەم و کۆری و ئەوانە هەنە، بەس پرۆسەیەکە بەگشتی مفاوزیای مستەقلی انتخابات یان لایەنی سیاسی ئەوانە هەموو حاضری خۆیان کردیە. UN پاڵپشتە دەوڵەتە تەحالوفەکانی عێراقی سەرەکی ئەوانەی زڵهێز ویلایەتە یەکگرتووەکانە بریتانیا ئەوروپا بەگشتی هەمویان لەگەڵ هەندێک نەکاو پرۆسەیە ئەنجام بدرێ و جێبەجێ بکرێ بۆەوەی کە دۆخەکە هەندێک ینی بگۆڕێ ئەو دۆخەی عێراق هەمویان ئەمەلیان وایە و هیویان وایە ئەو دۆخەی ئێستا عێراق تێدا دوای هەڵبژاردن عێراقێکی دی بیتن بەرەو ئاقارێکی دی بڕوات. بەشداربووی هەموو لایەک ئەو پرۆسەیە سەرکەوتوو دەبیت، شەفافیەت لە پرۆسەکە بەخۆی ئەوانە هەموو مقاوماتن کە ئەو انتخاباتە سەر بکەون و هەموو لایەن حەزیان لێیە ئەو جارە ئەو انتخاباتە دوای ئەو انتخاباتە دوای ئەو هەڵبژاردنە عێراق بەرەو ئاقارێکی دی و بەرەو دۆخەکی دی بڕواتن و بەڕای من انتخاباتەکە دەکرێت لە کاتی خۆی و ئەنجامەکانیش
تەزدیق دەکرێن و پرۆسەکە دەڕواتن بە شێوەیەکی ئاسا. بە شێوک پەرلەمان یاسایەکتان تەرشیح کرد بوو کە تەنها یەک ڕۆژ پێش هەڵبژاردن پەرلەمان خۆی هەڵوەشێنێتەوە، بەڵام ئێستا قسەیەکی دیکایە لەوەی کە پەرلەمان بڕێارێکی دیکە بکایان یاسایەکی نوێ تەرشیح بکات بەوەی کە 45 ڕۆژ پێش هەڵبژاردن پەرلەمان خۆی هەڵوەشێنێتەوە. کاتی خۆی کە بڕیارماندا بە هەڵوەشاندنی پەرلەمان و ئەنجامدانی انتخاباتی هەڵبژاردننی پێشوەخت، کاتی خۆ پەرلەمان لەسەر ئەوە بڕیاردا کە لە هەفتی دە لە کاتی ئەنجامدانی هەڵبژاردن کە تەزبیت بۆ هەڵبژاردن بکرێت پەرلەمان حساب هەڵوەشێت یعنی هەڵدەوەشێتەوە پێویستی بە بڕیارێکی دی یان دەنگدانێکی دی لە پەرلەمان ناکاتەوە. طبعا ئەوە ئەگەر هیچ بارودۆخێکی نەخوازرا و یان بارودۆخێکی نەمتەوەقع نەبوو، بەڕای من لە کاتی خۆی لە کاتی دیارکیری پێش هەڵبژاردن وابزانم بە 48 ساعتە یان 72 ساعت لە هەفتی دە، چونکە پێش دەهی دە کە ڕۆژی هەڵبژاردننی دیاری کراوە، پێش ئەوەی لەناو پرۆسە انتخابات هەڵبژاردننی تایبەت هەیە و ئەوە هەیە پێش ڕۆژێک دو ڕۆژ دەکرێت، پێش ئەوە بە ڕۆژێک دەبی هەر بڕیار ئەوهایە کە انتخاباتەکە تەزبیت کرا و کرا پەرلەمان لە ڕۆژی هەفتی دە هەڵوەشایە. هەتا ئێستا بەو شێوەیە هیچ بڕیارێکی دیکە لە پەرلەمان نییە کە پێش 45 ڕۆژ یان پێش کاتێکی دی پەرلەمان بڕیار بدات یان بڕیار نەدات، هەر ئەوە ماوەی خۆی. چونکە جگە لە کوتلە گەورەکان چەندین هێزی سیاسی جیاواز بڕیارە لەم خولە بێنە پەرلەمانی عێراق. ئەوەی کە خۆپیشاندەران داوایان دەکرد لە خزمەتگوزاری و هەلی کار و دابینکردنی ژیانێکی شایستە بۆ عێراقیەکان پێدەچێت بەدی نەهات بێت. بۆیە تووڕەبوونی خەڵک هێشتا وەک خۆیەتی. خەڵکی نازانن کە سبەی چی چاوەڕوانیانە.